شۆفێرانی خۆمان ئاگادارکەینەوە واتە هیچ جیاوازیەک نبینین ئێمە نێوان ئەم ساڵان و ساڵانی پێشوو لە ڕێی خزمەتگوزاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ڕووی کار و چالاکی مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەر ڕێگایەک هەر شەقامێکی ناو شار پێویستی بۆ بوو بێت کە مەفرەزەی هاتوچۆ ئەفسەری هاتوچۆ لەو جێگابوونی هەبێ بە دڵنیایی بوونی هەبوو بۆ ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ لەو جێگا شوێنانە. تیمەکانی پاکردنەوە بەوتەی هاوڵاتیان کەمتر ئەبیندێن یان درەنگ ئەگەن بۆ شوێنانەی کە هاوڵاتیان زۆر پێویستیان پێیانە. جاکرێ بەڕێستانە پرسیارە ئاراستەی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە بکەن لە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان لە بەشی خزمەتگوزاری شارەوانیەکان ئەوەی ئەرکی سەرشانی ئێمە بێ کە ئێوەش و هاوڵاتیانی بەڕێزی شەزانن کە ئەرکی ڕێخستنی ڕۆژی هاتوچۆیە و دانانی مەفرەزەکانی هاتوچۆیە لە هەر شەقام و ڕێگایەک بزانین کە گرفتی هاتوچۆبوونی هەیە ئەرکی ئێمە وەکو مەفرەزەکانی هاتوچۆ لەو جێگای بوونمان هەبێ و بەردەوامی لەلایەن کۆنتترۆڵی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە کە ئەوەی خۆمان هەستمان پێکردی ئەوەشی لەلایەن هاوڵاتیانەوە ئاگادارکرابێت لەلایەن کۆنتترۆڵی هاتوچۆوە لە هەموو ئەو جێگا شوێنانە بوونی هەبێت. کەواتە خۆیدا ببوورە پرۆسەیەکی هاوبەشە لە نێوان ئێوە و هەندێک وەزارەت و بەڕێوەبەرایەتی دیکە لە پارێزگای سلێمانی هیچ هەماهەنگێکتان پێکەوە هەیە بۆ تەواوکردنی کارەکان و بەڕێکردنی و پرۆسەیە؟ بە دڵنیایەوە وەکو ئێمە ویستم باسیەوە بکەم کە ئێمە ئاگادارکەینەوە لە هاوڵاتیانەوە لە هەر ڕێگاک لە هەر شەقامێکی ناو شاری سلێمانی و ڕێگابەرەکانی دەرەوە گرفتێکی هاتوچۆ هەبێ ئەوەی لەسەر ئێمە نردنی مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە هاوکات ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان لە بەڕێوەبەرایەتیەکانی ڕێگاوبان بە بەکارهێنانی ئامێرەکان ئەگەر بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە بێ یاخود ڕشتنی خوێ بەهۆی بەستنی شەقام و ڕێگابانەکانەوە بێ ئەوەی من نەتوانم ئێستا قسەی لەسەر کەم کاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ئێمە بە دڵنیایی باشی سەرشانی خۆمان هەستاوین و ئەویش لە پێناوی باوەڕمان بەو کارە هەیە تەواوی ئەفسەر و ئەفسەرە باڵەکان و کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەرکی ئێمە ئەرکێکی بەڕاستی مرۆڤ دۆستانەیە و ئێمە بە بەردەوامی هەوڵمانداوە لە هەموو بۆنەکانە ئەگەر سەرنج بدەیت جگەل لە بارینی بەفرکە ئەمە چەند ڕۆژێکە و تێئەپەڕ ئێمە لە بۆنەکانە لە بەهاردا لە جەژنەکاندا لە پشەکاندا بە بەردەوامی ئەفسەران و کارمەندەکانی هاتوچۆ مەفرەزەکانی هاتوچۆ لەسەر شەقام و ڕێگابانەکان لە ئەرک و فەرمانابوون بۆ ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ. بەڵێ ئەگەر ئێوە بەهانای هاوڵاتیانەوە چوو بن یان مەفرەزەکانتان بە تایبەتی بەوەی بەفربارینەوە زانیاریان بە ئێوەدا بێ و بە ڕێنمایی و ئەرکی سەرشانی خۆیان و پێویستە سابن لە چ شوێنێکی هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی زیاتر ئەم حاڵەتانە ڕوویانداوە بەهۆی بەفربارین و ڕێگەگیران لە هاوڵاتیان؟ بەڵێ شەوی ڕابردوو بەهۆی بارینی بەفرێکی زۆر و دابەزینی پلەکانی گەرما بە ئاستێکی نزم بۆ هۆی بەستنی شەقام و ڕێگابانەکانی شاری سلێمانی بۆیە ئەم بەیانیە با بڵێن توانین بڵێن بەیانی ڕۆژی ڕابردوو هەر لە سەرەتایی هاتنە دەرەوەی هاوڵاتیان و بەکارهێنانی سوارڕە و تومیلەکانیان ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر تووشی گرفت و سەختی هاتوچۆ بوون. ئەبینی لە ناو شاری سلێمانی و ڕێگابانەکانی دەرەوە توانین بڵێن لە 175 بۆ 80 ڕێگابانەکانی دەرەوەی شاری سلێمانی لە سەرەتایی بەیانیدا گرفتی هاتوچۆ بۆ هاوڵاتیان شۆفێران دروست بوو. ڕێگای سەرەکی تاسوجە بازیان ئەمە بەهۆی بەستنی ڕێگاکەوە بۆ ماوەیەک هاتوچۆکردن و جموجۆڵی شۆفێرەکان و ئۆتۆمبیلەکان وەستان. ڕێگای سلێمانی قەرەداغ و لە پێنجوێن لە ملەکەوە لە سەرەتادا لە پردی دەباشان بەروسەر ئەمانە هەم ڕێگانە هەمووی بەهۆی دابەزنی پلەکانی گەرما و بەستنی شەقامەکان ئێمە هەستمان بەوە کرد کە ئەگەر بێت و هاتوچۆکردنی ئۆتۆمبیلی پێداکرێت بە دڵنیایەوە کارەسات و ڕووداوی هاتوچۆ ڕوودا. بۆیە هەر لە سەرەتاوە مەفرەزەکانی هاتوچۆ لەبارین زۆر هەموو جێگا و شوێنانەی کە گومانی ئەوە کرا کە مەترسی و کارەساتی هاتوچۆ تێدا دروست ببێ ئێمە ئەو ڕێگا و شوێنانەمان داخست پاش تاوەکو دڵنیا بووین لەو ڕێگانەی کە ئەگەر هاتوچۆکردن تێدا ئاساییە ئەو کات ئەو ڕێگانەمان زۆر باش ڕاید کاروان تا چ ڕادێک هاوڵاتیان گوێ بۆ ڕێنمایەکانی ئێوەگرن؟ ئەتوانین بڵێن بە ڕادەیەکی باش هاوڵاتیان پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆن و هەندێک لە هاوڵاتیان و شۆفێرانی سەرپێچیکاریش بەدەرنین لە سەرپێچیکردن لە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ چونکە ئەو کارانەی ئێمە ئەیکەین هاوڵاتیان باش لەوە تێگەیشتون
و دڵیان بۆ کردووە کە لە پێناوی پاراستنی ماڵ و ژیانی هاوڵاتیان شۆفێران ئێمە و کاراکەین کاتێک کە ڕێگایەک بەربەست دەکەین شەقامێ بەربەست دەکەین بەهۆی ئەوەی کە هەست بەوە ئاکرێت گومان لەوە ئاکرێت کە ئەو ڕێگایە گەر هاتوچۆکردنی سوارۆ تێدا بەردەوام بێ کارەساتی هاشۆ ڕوودەدا ئێمە هەوڵەدەین سەرەتا لە کاتی بەدەستکردنی ئەو ڕێگایانە لە ڕێی ڕێنمایەکانی هاتوچۆ قەنەعەت بۆ هاوڵاتی شۆفێرانە بکەین کە ئێمە لە پێناو بەرژەوەندی ئەو کەسانە و شۆفێران بە شێوازێکی گشتی و پاراستنی ماڵ و ژیانی شۆفێران ئەو کارانمان کردووە ئەگەر بێت و هەندێک لە شۆفێری سەرپێچیکاویژە بە ڕێژەیەکی زۆر کە بن پابەندی ڕێنمایەکانی ئێمە نەبن و کاتی ئێمە ناچارین پەنابەرین بۆ ئەنجامدانی کاری ئاسایی دەرەق بۆ شۆفێرانە. بڵێ لە کاتی بەفربارین و لەو کاتانەش بە تایبەت شەوان کە هەندێک شەقامەت دەیبەستێ کاک ڕایدکاروان خولیایەک هەیە لای هەندێک لە شۆفێران بە ئۆتۆمبیلەکانیان دەیانەوێت مەسەلەن بوێریەک ئەنجام بدەن یان جۆرێک لە یاری بکەن ئەمە پێویستی بە گۆڕەپان و شوێنی تایبەت هەیە یان هەندێک شەقام لە ناو شاری سلێمانی کاتێک ئەیبەستێ شۆفێران مەسەلەن یاری بە ئۆتۆمبیلەکانی ئەمە چ پەیوەندیەکی بە ئێوە هەیە ئایا ئەکرێ ئێوە تەدەخل لەو جۆرە هەڵس و کەوتانە بکەن بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و شۆفێرەکان یاخود حکوومەتی هەرێم ئەکرێ گۆڕەپانێکی تایبەت بۆ ئەو جۆرە وەرس و یاریە دیاری بکات لە کاتی ئێستا وەکو بەڕێستان نەزانن هیچ شوێنێک دەستنیشان نەکراوە بۆ ئەو کەسانەی بۆ شۆفێرانە کە بیانێ نمایشێکی لەو جۆرە بکەن ئەوەی ئەچی سەرشانی ئێمەیە ئەویش بە مەبەستی پاراستنی گیان و ماڵی ئەو شۆفێرە بۆ خۆی گیان و ماڵی شۆفێرانی تر چونکە لە کاتی ئەو نمایشە نایاسایە سەرنجڕا کێشانەدا گیان و ماڵی هاوڵاتیانی تریشەکەوێتە مەترسیەوە بۆیە ئێمە وەکو بە ڕێبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی لە هەر شوێنێک لە هەر جێگایەک کە ئەم شۆفێرانە ئەم جۆرە نمایش ئەم شێوازە لە هەڵسوکەوت ئەنجام دەن ناچارین کە کاری یاساییان لەگەڵدا بکەین و بە بڕیاردان بەدەست بەسراگرتنی ئۆتۆمبیلەکانیان و هەر کارێکی یاسایی کە پێویست کار لەگەڵ شۆفێرانیان بکرێت بۆیە لێرە ڕاگەێنین هەر نمایشێکی لەو جۆرەی کە بەڕێستان باسان کرد بە ئۆتۆمبیل و سوارڕەوەکانیان یاخود هەر شتێکی سەرنجڕاکێش کە بێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ کارەساتی هاتوچۆ ئێمە ناچارینەوە بە دڵنیاییەوە ئەو کاراکەین هەر شۆفێرێک ئەو کارە بکات بە دڵنیاییەوە کاری یاسایی دەرەق ئەنجام زۆر باش وەک دوا پرسیار بەڕێوەبەراتی کەشناسی پێشبینیەکان هەمیشە ڕائەگەێنێ ئەوە تا چ ڕادەیەک گرنگی بەوە ئەدەن کە لە ڕۆژانی داهاتووە هەواڵیەوە هەیە کە شەپۆلێکی دیکەی بەفربارین هەرێمی کوردستان بە سەختی بگرێتەوە ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان و شۆفێران بە تایبەت ئەرچی ئێمە لە بەڕێبەراتی هاتوچۆ وەکو بەشێک هێزەکانی تری یاساییشی ناوخۆ ئەرچێکی 24 کاتژمێریە و ئێمە بە بەردەوامی لە ئامادەباشی ئاین بە شەو ڕۆژ بۆ ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ بە دڵنیاییەوە لە کاتی بوونی بەستنی شەقام و ڕێگابانەکان پاژەوەی کە ئێمە مەفرەزەکانی هاتوچۆ بە تەواوی شەقام و ڕێگابانەکانی شاری سلێمانیدا دابەش بوون لەسەر ئەساسی بەڕێبەراتیەکانی هاتوچۆی سلێمانی و لە ڕێ ئەو پەیوەندیانی لایەن هاوڵاتیان و شۆفێران و پێمانەکری لەسەر گرفتێکی هاتوچۆ لە هەر شوێنێکە لە شەقام و هەر ڕێگایەکی شاری سلێمانی هەبێ بە دڵنیای مەفرەزەکانی ئێمە و ئەفسەر و کارمەند و ڕێپێدراوەکانی ئێمە لە بەڕێبەراتی هاتوچۆ لەو جێگا شوێنانە ئامادا بن و باسم کرد ئەرچی ئێمە ئەرچێکی 24 کاتژمێریە بڵێ بەڕێز ڕایدی هاتوچۆ کاروان محەممەد و تەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی زۆر سپاس کە تەشریفتان هێنایە ستۆدیۆی سلێمانی بۆ گفتوگۆکردن لەسەر ڕەوشی کەش و هەوایی پارێزگای سلێمانی زۆر سپاس. مامۆستا لیباپیرە میری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر پێشوازی کرد لە بەرپرس و بەشێک لە ڕاهێنەرانی پەیمانگای هونەری بەرگری. مامۆستا لیباپیر خۆشحاڵی خۆی با دیداریان نیشاندا و تیشکی خستە سەر وەرزش و هونەری بەرگریکردن لە ڕوانگەی ئیسلامەوە و تەئکیدی لەسەر زەرورەتی ئەم جۆرە وەرزشە کردەوە بە پێویستی زانی هەموو کەسێک خۆی لاسەر ئەم جۆرە وەرزشە ڕابهێنێت و لەلایەنە باشەکانی ئەم وەرزشە سودمەند بێت. لە بەرامبەردا بەرپرس و ڕاهێنەرانی پەیمانگای هونەری بەرگری سپاسی مامۆستا لیباپیریان کرد بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و پشتگیری چالاکیەکانی پەیمانگاکەیان. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان بە سەرپەرشتی شاندێکی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی سەردانی پارێزگای دهۆکیان کرد و چەندین دیدار و کۆبوونەوەی سیاسی و کۆمەڵایەتیان ئەنجامدا. هاوڵاتیانی جەخت لەسەرەوەکەنەوە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا و هەولێر هەردەم لەبەرەی خەڵکی بەشخوراوی کوردستاندا بوو.
مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە یاوەری شاندێکی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی سەردانی شاری دهۆشی کرد. سەرەتا سەردانی مەڵبەندینەوەی دهۆشی کۆمەڵی کرد لەلایەن بەرپرس و کارژێڕانی مەڵبەند بە گەرمی پێشوازی کران. لە دانیشتنێکیدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لەگەڵ مەڵبەندی دهۆک باسی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانی کرد. لای خۆشیانەوە مەڵبەندی نۆی دهۆک سوپاسی ئەو بەسەرکردنەوەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و شاندی یاوەری کرد. هەروەسا دیەل دابوون مەلبەندێ سووران و سەرجەم کارگێرانی مەلبەندێ سووران سەردانەمەکی پێخۆشحاڵین ئینشاڵڵا دێڕات زیارە هەویت بۆ سەرجەم مەلبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانê زۆر پێخۆشحاڵ بووین دەستخۆشیە لێتکەین هەروەسا